هەفتەی ڕابردوو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە سنووری بازنەی هەڵبژاردننی هەڵەبجە پشتیوانی خۆی بۆلیسی 1940 و کاندیدانی کۆمەڵی دادگەری کوردستان لە هەڵەبجە دەربڕی ئەمەش گڕوتینی زیاتری بە بانگەشەی ئەو سنوورە بەخشی و ئیسلام خوازانی هەڵەبجە و هەورامان بە ئومێدەوە لی دەڕوانن. ئەم شەو لە ستودیۆکانمان لە هەڵەبجە میوانداری ماوەسا محەممەد عەبدولقادر ئەندامی سەرکردایەتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیمان کردووە. ماوەسا محەممەد سواز بۆ ئامادەبوونتانە بێ بپرسم کە تا چەند گرنگە خەڵک لە هەڵبژاردندا بەشداری بکات و بەشێکیش بێ لە گۆڕانکاری کە 32 ساڵە خەڵک چاوەڕێی گۆڕانکاری جددی و کرداریە لەوەی کە خۆشگوزەرانی بۆ خەڵکی یاریمی کوردستان بەدی بێت. بەڵێ سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ ئەم دەرفەتە، سپاس بۆ کەناڵی پەیام بۆ بینەرانی خۆشەویست. لە ڕاستیدا ئێمە ناڵین گرنگە ئەم نزیکبوونەوەی ئیسلامیەکان، بەڵام دەڵێن واجبە نزیکبوونەوەی ئیسلامیەکان ئەوە واجبێکی شەرعیە و ئێمە چەند لە یەک نزیک بین ئەوەنە زیاتر دڵی مسلمانان و هەوادارانی ئیسلامی خۆشەکەین و بەڕاستی لێرەوە بە خەڵکی هەڵەبجە بە خەڵکی خەمخۆر و ئیسلام دۆستی شاری هەڵەبجە ئەڵێم لە ماوەی ئەم 32 ساڵە ئەم دوو حیزبە چیان بووە کردو لەمەوە پێش با لەمە دوا ئەبێت چاوەڕێی چیان لێ بکەن و لێرەوە دەوان لە یەکەم هەوڵ بدەن بۆ جارێکیش بێ لیستە ئیسلامیەکان بەعام لیستە ئیسلامیەکان تاقی بکەنەوە بە تایبەتیش لیستی 147 کە نوێنەرانێکی پاک و دەستپاک و دەمپاک و داینپاک ئینشاءڵڵا دەنێرینە پەرلەمان خەمخۆری ئەم میلەتە دەبن خەمخۆری خەڵکی هەڵەبجەی شەهید دەبن ئینشاءڵڵا. باش. ماوەسا محەممەد تا چەند گرنگە خەڵکی ئیسلامی و خاوەن پەیام لە دەسەڵات و پەرلەماندا بێت؟ ئەمە چ کاریگەریەک لەسەر ژیانی خەڵکی لە هەرێمێک کە لە سەدا 98 موسڵمانە دروست دەکات؟ بەڵێ لە ڕاستیە تو ئەگەر تەنها یەک کەسیش بنێریتە پەرلەمان ئەگەر ئەو کەسە نەبێت ئەو شوێنی ئەو ئەندام پەرلەمانە ئیسلامی و خەڵکە مسلمانە کەسێکی کە یالایەنێکی کەی ئەلمانیدا دەنیشێت ئەگەر تۆ هەوڵ بدەی خەڵکانێکی زۆر بنێرن هەروەکو چۆن لە پەرلەمانی ڕابردوو هەوڵێکی زۆر درا کە یاسای جەندەر تێپەڕێنن سپاس بۆ خوا و سپاسی هەوڵ و ماندووبوونی ئەو برابەڕێزانەکەین لە هەردوو فراکسیۆنەکان لە برایانی یەکگرتوو برایانی کۆمەڵی دادگەری کە بە هەر چەند کەمیش بوون نانێژ ئەو یاسایە تێپەڕێ بە سەریانە بۆیە لێرەوە دەوان لێکەم لە خەڵکی ئیسلام خوازی هەڵەبجە و بە تایبەتی بەگشتی لە هەموو کوردستان لێرەوە هەوڵێکی تەواو بدەن بۆ دەنگدان بچنە سەر سندوقەکانی دەنگدان لەبەر ئەو لایەنەکانی ئەگەر ئەوەی کە ناڕوە من پێم وایە ئەوەی کە کەم تەرخەمە زۆر ناڕۆ بۆ سەر سندوقی دەنگدان ئەو کەسانن کەوا ئەهلی مزگەوت خەڵکێکی مسلمان و پیان وایە گۆڕانکاری ناکرێ ئەڵێن ئێمە بڕۆین یان نەڕۆین هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ وانە براینە وانە ئەگەر تۆ نەڕۆی ئەوان بابزانی خەڵکانی ئەوان هەمویان ئەچنە سەر سندوقی دەنگدان و کورسیەکانی خۆیان دێنن بەڵام لە زۆری بەشداری زۆر بەشداریکردن لە ڕێژەی دەنگدەران هەمیشە ئەم کورسی ئیسلامیەکان و لایەنە ئۆپۆزیسیۆنەکان سەرەکەون لەبەرەوە پێویستە ئێمە زیاتر هەوڵبین خەڵکێکی زیاتری ئیسلامی و زیاتر لەو کەسانی کە خەمخۆرن بۆ ئەم میلەتە خەمخۆرن بۆ دین و ژینی ئەم خەڵکە هەوڵبین ئیشاڵڵا ئەو خەڵکانێ بەرینە پێشەوە و زەرورە واجبە زەرورە بڕۆین لەسەر سندوقاکانی دەنگدان و ئەو خەڵکانەی کە ئەزانین تاقیمان کۆنە پێشتر چۆن هەوڵیان داوە و مەلەفیان پاکە فایلیان پاکە هەتا ئێستا هیچ شتێکیان لەسەر نییە خەڵکانێکی نمونەی ئەوانە بەرینە پێشەوە ئینشاڵڵا. زۆر باشە. ماوەسا محەممەد دەمەوێت بزانم کە هەڵوێستی برانەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە هەڵەبجە بە پشتیوانیکردنی لیست و کاندیدانی کۆمەڵ لە بازنەی هەڵەبجە لە چیوە سەرچاوی گرت؟ بەڵێ خۆی ئێمە لە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی یعنی هیچ کات حەزمان بە 4 حیزبی یا 5 حیزبی زیاتر نەکردو بەڵکو هەوڵە دەین ئەم ئێستا سێ لیستەیە خۆزگە لە جیاتی سێ لیستەکە تەنها لیستێکە بووایە و ئینشاڵڵا تەمانەشەکەم ئەم سێ لیستەی کە هەیە هەرسێکیان کورسی بێنن زۆریشم پێخۆشە ئینشاءڵڵا و ئێمە لە خەمخۆری خۆمان لەگەڵ برایانی کۆمەڵی دادگەری ئەلبەتە سەرچاوەیەک یا بڵێ مێژوێکی کۆنمان هەیە بە یەکۆ
مێژوویەکی 30 ساڵ پێش ئێستامانێ الحەمدوللا و نزیک بوونەوەمان زۆرە، خاڵی هاوبەشمان زۆرە و ئێستاش لەگەڵ ئەم برابەڕێزانە ئێمە ئەلبەتە کۆمەڵێک برامان دیاری کرد لیژنەیەکمان هەبوو لە هەردوولا سوپاس بۆ خوا دوای ماندووبوونێکی زۆر گەشتە چەند خاڵێکی هاوبەش و ئێمە بە گرتینێکی زۆرەوە و بە هەوڵێکی باش ئیشاڵا هەوڵە دەین و دڵنیاشتانەکەین. ئەوە ماوەی 2 ڕۆژە برایانمان لە مەڵبەند ڕۆژانە لە بەیانیان تا سعات 12 بەلانی کەم لە مەڵبەند لە هەوڵ و کۆشان بۆ سەرخستنی ئەم لیستە و مژدەیەکی خۆشیشت دەدەمێت لەم نزیکانە ئینشاڵا کەرنەڤاڵێک ئەەکەین هەر بە تەنها برایانی بزوتنەوەی پەیوەندی کەرنەڤاڵێکین ئەبێتە هۆی دڵخۆشکردنی جەماوەری ئیسلامی بەعام و برایانی کۆمەڵی دادگەری و ئەو کاندیدە بەڕێزەکانمان ئینشاڵا. زۆر باشە. مۆسە محەممەد پێتان وایە ئەم ئەزمونەی کە ئێستا لە هەڵەبجە پیادەتان کردووە ببێتە نمونەیەکی جوانتر و باڵاتر بۆ کاری هاوبەشی نێوان کۆمەڵ و بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بۆ داهاتوو و بۆ ناوچەکانی دیکەش ئەم هەنگاوە بنرێت؟ وەڵاجای ئێمە هەنگاومان ناوە لە مسلمانیش هەر ئەوەیە یعنی تۆ کارەکان بکە نەتیجە لای پەروەردگارە تۆ چاوەڕێی نەتیجەکەی شەڵاک ئەگەر ئێمە بە ئیخلاسی بە دڵێکی پاک یعنی کارمان بۆ خوا بێ بە ئیزنی خوا چاوەڕێ ئەەکەین ئەم برایەتیە ئەم یەک لیستیە ئیشاڵا ئەبێ بە یەک حیزبی بە ئیزنی خوای گەورە هەوڵە دەین ئیشاڵا لە داهاتوودا زیاتر نزیک بینەوە لە یەک و زیاتر بەڕاستی یان نازانم من ئێستا کە ئێمە مقڕی بارەگای کۆمەڵی دادگەری هەر براکانی پێشووی خۆمن و هەر ئەو کەسانن کەوا جاران لە یەک سەنگەرا بووین و ئەوانیش کە ئێمە بینن هیچ نامۆیەک و هیچ کەسێکی خەریب لە نێوانماندا نییە بۆ ئیشاڵا هەوڵین زیاتر نزیک بوونەوە نەکرد لەگەڵ برایانی کۆمەڵە ئەو برابەڕێزەکانی تریش ئینشاڵڵا. طبعا هەڵەبجە هەمیشە وەکو قەڵای ئیسلامیەکان و خەڵکی پابند ناسراوە و پابند بە دینەوە پابند بە شریعەتی ئیسلامەوە پێتان وایە ئەم جارە وەفاداری خۆی سەلمێنێت و خۆی دەرەخات؟ بەڵێ ئینشاڵڵا ئێمە چاوەڕێ ئەوە ئەەکەین و ماندووبوونی شێوێ بەڕاستی ینی ئێمە ئەبێ هەوڵێکی باش بین و ماندووبوونی هەیە بەڵام خەڵکی هەڵەبجە ینی سیر کە بزانن مێژووی بزوتنەوەی ئیسلامی کاتی نەوەدەکان هەتاوەکو ئێستا لەو کاتەش کە بزوتنەوە دەسەڵاتی هەبووە لە سنووری هەڵەبجە تەنها یەک بینا 100 زەوی یەک کۆشک هی یەک بەرپرسی بزوتنەوە نەبووە کە ئەو کاتە هەموو دەسەڵاتێکیشی ئێمە بووە یعنی یەک مەتر زەوی داگیر نەکردو یەک بەرپرسی بزوتنەوە ئەو کاتەوە کە ئێستش ئەم دووسێ لایەنی کەی لێ دروست بووە لەبەرەوەی ئینشاڵڵا خەڵکی هەڵەبجە چاوەڕێیان لێەکەین وەفادارە بن خەڵکێکی مسلمانە الحەمدوللیلا ئینشاڵڵا چاوەڕێەکەین بە گروتینێکی باشەوە هەوڵ بن بۆ سەرخستنی ئەم لیستە جوانە لیستی 147 و دوو لیستەکەی کەش ئینشاڵڵا. ئەمەوێت مۆسە محەممەد لە زاری بەڕێزەوەکو ئەندامێکی سەرکردایەتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بۆ ئیسلام خوازان ئێستا پەیوەندی ئێوە و کۆمەڵی دادگەری کوردستان بەدەر لەم ڕێکەوتنەی کە لە بازنەی هەڵەبجە ئەوە شتێکی تایبەتە بە بازنەی هەڵەبجەوە بە شێوکی گشتی لە ڕووە سیاسی و ڕامیاریەکەوە پەیوەندیدا چۆنە لەگەڵ کۆمەڵی دادگەری کوردستان؟ وەڵاجا من هەروەکو عەرزم کردی کاک سالاری بەڕێز ئێمە هەردوو لامان یەکسەر چاوە بووین و پێم وایە ئەم نزیک بوونەوەیش کە لە یەک نزیک بووینەتەوە ئەوە نییە بڵێن شتێک بێت تازە بێ و دامانێ نابێ و ئیشاڵڵا ئێمە ئەوە بڕیاری جەنابی ڕابەرە و مەکتەبی سیاسی و شورای بزوتنەوەی پەیوەندی کە ئێمە لەگەڵ برایانی کۆمەڵا براین و تەباین و ئینشاڵڵا هیچ شتێک ینی هیچ خاڵێکی جیاوازمان نییە بگرە ئەوەی هەیە سەدان خاڵی هاوبەشمان هەیە خاڵێک نییەکەوە ئێمە و کۆمەڵی دادگەری لێک جیاکاتەوە تەنها ئەوەندەی ئەوەیە هەیە کە خاڵی برایەتی و هاوبەشە و ئینشاڵڵا من تەمەنا ئەەکەم دوا بە دوای ئەم هەڵبژاردنە ئەم برایەتیە ئەم یەک لیستیە ئەم خۆشەویستیە بگوازرێتەوە بۆ هەموو مەڵبەند و شارەکانی کە ئینشاڵڵا. زۆر باشە مۆسە محەممەد لە کۆتاییدا بەڕێستان وەکو نوێنەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی پێیانتان بۆ خەڵکی هەڵەبجە چیە بۆ دەنگدان بە تایبەت دەنگدان بە لیستی کۆمەڵی دادگەری کوردستان؟
هەڵبجە چێ بۆ دەنگدان بە تایبەت دەنگدان بەلیستی کۆمەڵی دادگەری کوردستان؟ بەڵێ وەڵی شەڵا من داوا لەو برا مسلمانانەکەم لەو برا بەڕێزانەکەم لەو خۆشەویستانەکەم کە لە ڕۆژی 20 مانگ دەچنە سەر سندوقەکانی دەنگدان هەندێ پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری کە خۆیان ئەزان چۆن چەند چالاکن چەند هەوڵیان داوە و چەند ماندوو بوون پێشتر و ئەمانش ئینشاءڵا هەر لە نمونەی ئەو پەرلەمانتارانن هەر لەو مەدرسە پەروەردەبوون هەر لەو مەدرسە ئینشاءڵا دەرچوون هەوڵ بن بە هەموو توانایکیانە هیچ کەسێک خۆی بەتەنها نا هەموو کەسێ دوو کەس سێ کەس چوار کەس لەگەڵ خۆیان قەنەعەت پێ بکە کە دەنگ بن بەم لیستە جوانە بە لیستی 147 کۆمەڵی دادگەری ئینشاءڵا تەمەناکەین هیوا خوازین ئەم لیستە جوانە سەر دەکەوێت و دەنگێکی باش دێنێت هەر تەنها هەڵەبجەنا لە شارەکانی کەش بە پشتیوانی خوای پەروەردگار. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد عەبدولقادر ئەندامی سەرکردایەتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لە سودۆکانمان لە هەڵەبجە وەڵامی پرسیارەکانی منەتدایەوە.